الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. عزیزانم سلام و رحمت و بەرەکەتی خی گەورەتان لێبێت لە بەرنامەی شیرین چا لە کەناڵی ئاسمانی پەیام دوای مانگە مبارەکەکەی ڕەمەزان و هەروەها دوای جژنی ڕەمەزانی پیرۆزخوای گەورە جژن لە هەمولایەکتان قبول بفەرمێمە یەکەم ئەڵلقەی بەرنامەکەمانە لە دوایی جژنی ڕەمەزان 1442 کۆچی بە خزمەتی وەڕز و خۆشەویستەکەینەوە بۆ درێژەدان بە باسەکانی مردن و نزیک بوونەوە لە مردن. ئێمە کۆمەڵ ئەڵلقەیەکی زۆر تایبەتمان هەیە لە پێش 2 ساڵ لەمە و پێش یان 2 ساڵ و نیو لەمە و پێش 4 ئەڵلقەمان لەسەر نزیک بوونەوە لە مردن و باسەکانی ئەجەل کرد. ئەم ساڵ چەند ئەڵلقەیەکمان لەسەر بابەتەکانی ئەجەل و نزیک بوونەوە لە مردن پێشکەش بێ بەڕێز و خۆشەویست کرد. زۆر پێویستە ئێمە درێژتر و فراوانتر ئەم مەسەلەیە باز بکەین. حەزەکەم لە ئەڵلقەی ئەم شەو ئەمڕۆمانە بابەتێکی زۆر گرنگەیە کە تایبەتە بە نزیک بوونەوە لە مردن و ئەجەل و وەگەیشتن بە لیقای خوای گەورە و ئەو کاتێک کە کۆتایی بە ژیانی سەفەری دنیامان نیەت و ئەگەین و گەشتەکەمان دەست پێکا بەرەو قیامەت ئەویشەوەیە کە مرۆڤ لە هەموو جوڵە و حرەکەتێکی ژیانیا هاودەمە لەگەڵ فریشتەیەک و مەلایکەیەکی خوای گەورە و چەندین فریشتە و چەندین مەلایکە کە خوای گەورە کردوێتی بە هاودەمی ئەم گردونە و وی شوکارەکانی ئەم گردونەی پێسپاردوون لەگەڵ دڵۆپە بارانەکانە دێنە خوارەوە لەگەڵ باڵندەکانە لەگەڵ ئەم دار و درەختەیە لەگەڵ ئەم گوڵ و ئەم شتانی کە ئێستایی بینن لەگەڵ ئەم درەختە سەوزە یاخود ئەم ڕووەکە سەوزەی کە ڕواوە هەموو یەکێک لەمانە گیانی تایە زیکری خوای گەورە ئەکات هەموو شتێ زیکرەکات. ئێمەش پێویستە زیکر بکەین لەگەڵ ئەم گردونەیە و پێچەوانەی حرەکەتی ئەم گردونە نەجوڵینەوە بەنام بخوا کە لە زیکردا ببڕین یا باوەڕمان پێی نەبێت. لەبەرەوە ئەم شەو ئەڵلقەیەکی زۆر تایبەتتان پێشکەشەکەین. ئەم شەو مەسەلەیەکی زۆر گرنگتان بیرەخەینەوە کە ڕەنگە ئێمە بیرمان بچێتەوە کە یەکێک لە ڕوکنە ئەساسیەکانی ئیمان لای دوای ئیمان بەخوا ئیمان بە فریشتەکانی خوایە. آمنت بالله وملائكته وكتبه ورسله وباليوم الآخر وبالقدر خيره وشره. لەبەرەوە مەلایکەکانی خوای گەورە لەگەڵ هەموو حرەکەت و جوڵەیەکی ئەم گردونە لەگەڵ ئێمە ئینسانە هاودەمن لە دوای مردن ئەزانین کە چەندە ئاشنا بووین بە مەلایکەکان بەڵام نەمان بینەوە لە درێژەی باسەکانی نزیک بوونەوە لە مردنە باسیەکەین. مەلایکەکان جوبرەئیل وەحیمان بۆ ئەهێنێ بۆ پێغەمبەران و پێغەمبەرانیشی گێنن بە ئێمە. مەلایکەکان تایبەت کراون بە ڕزقی بەنی ئادەم وەکو مەلەکی یعنی مەلایکەی ڕزق و ڕۆزی. مەلایکەکان تایبەت کراون بەوەی کەوا ئەم گردونە کاتێک کۆتاییە ئیسرافیل کە فووەکا بەکەڕەنایە. مەلایکەکان لەگەڵ هەموو حرەکەت و جوڵەیەکی ئەم گردونەیە خوای گەورە دروستی کردوون و ناردوونی و ئەیان نێرێ و پەیتا فریشتەکان کاریان هەیە لەم گردونە. سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هیچێک لەو پرسیارە زۆر گرنگانەی کە سەحابە لە مەکەیە لە پێغەمبەرێکن صلی الله علیه و سلم یا رسول الله ئێمە کاتێک کە لە خزمەت تۆیە ئەبین حاڵەتێکی ئیمانی زۆر گەورەمان بۆ دروستە بێ وەزعمان وای لێت کە بە تەواوەتی ئەتمێنان و دامەزراوی و ئیمان و خۆشیەکانی ئیمان ڕوومان تێکا چینە بازاڕ ئەگۆڕین. پێغەمبەر صلی الله علیه و سلم بفەرمێت ئەگەر وەکو ئەو کاتە بمانایە کە لە لای من بووماتە لە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و نەگۆڕانایە ئەوە تەوقەتان لەگەڵ مەلایکەکانە ئەکرد یعنی ئەکونجێ عەبدەکانی خوا مەلایکە ببینن تەوقەیان لەگەڵا بکەن و زۆر شتیان لێ بپرسن. و لە ژیانی ڕۆژانەمانە ڕەنگە بەدەیان و سەدان جار ئێمە فریشتە و مەلایکەی خوای گەورەمان بینی بێ لەسەر شکلی خۆیان نەمان بینیوە تا بیان ناسینەوە. ئەوە لە قیامەتە لە گەشتەکانی نزیک بوونەوە لە مردنە زۆرێک لەو کەسانی کە ئەو گەشتیان کردو باس لەوا کە نەڵێ ئێمە کەم ئەو مەلایکانەمان بینی لە بەرزەخە هەستمان کرەمانە لە ژیانی دینا زۆر نزیک بوویلیان ناسیومانن بەس بۆ ئەو کاتە پێمان نەزانیون لەبەرەوە جاری وایە تۆ لە شاخێکا لە شوێنە کاسیارەکەت پەکیەکەوێت کەسی یارمەتی تەیە ئەگونجێ ئەوە فریشتەی خوای گەورە بێت. لەبەرەوە بەم گردونەیە بڵاو بوونەتەوە و سەربازی خوای گەورەن و کۆمەکی مرۆڤەکانەکەن و یارمەتی مرۆڤەکانەکەن بە ئیسمی خوای گەورە. لەبەرەوە ئەم شەو باسێکی زۆر گرنگەکەینە ناوەخن و ناوەڕۆکی بابەتەکەی ئەم شەومان کە ئەویش پیاوێکی مسلمانی دینداری خەڵکی چەمچەماڵ و شۆڕشە. ئەم برا بەڕێزە خۆی باسەکەتان باوە بگێڕێتەوە لە خزمەتیا بین و مەسەلەیەکی زۆر گرنگە بینن کە بریتێلەوەی ئەم پیاوە ڕاستە و خۆ بەواقعی بە چاوی سەر نەک بەخەو دوو فریشتەی خوای گەورە ئەبینێت و
و ئەرکێکی پێسپێرن و لەگەڵیان ڕوات و دوایە گەڕێتەوە و ئەم بەسەرهاتە پێش 21 ساڵ لەمە و پێش ڕوویاوە بەڵام هەمیشە زیندووە لە مێشکی ئەم مرۆڤ و ئەم مسلمانەیە و دائیمەن ئەم کەسە حرەکەت و جوڵەکانی هەفتانە سەر لەو شوێنە ئەدات کەوا فریشتەکانی خۆی تیابینی و زۆر دڵخۆشە بەوەی کاریگەری زۆر گەورەی هەبوو لە ژیانیا و لە ڕووی ئیمانی و پەروەردەی ئیمانی خۆیەوە ئیسفادی زۆری لێکردو و ئەبێتە ئیسفادێکی گەورەش بۆ ئێمە ئەمە سەرەتایەکە بۆ ئەڵقە نوێکانمان لەسەر نزیک بوونەوە لە مردن فەرموون. یەکەم جار ئەزمموی نزیک بوونەوە لە مردنم بینی تەمەنم 8 ساڵان بوو. ئەوە بوو گواسترامەوە بۆ نەخۆشخانەی سان خوسێ لە کالیفۆرنیا و باری تەندروستیم ناجێگیر بوو. 1 ساڵی ڕەبق لەو نەخۆشخانەیە مامەوە. چەندە زەحمەت و گرانە مناڵێکی 8 ساڵی ساڵێک لە نەخۆشخانە و ژوورێکی تەنهای نەخۆشخانەیە بمێنێتەوە. یەکەم ڕۆژ بە باوکمیان ڕاگەیاندبوو کە ژیانم لە مەترسیدایە و سیەکانم ئاوی زۆری تیا کۆبۆتەوە. دەرزیان کرد بە پشتما و ئاویان لێ دەرهێنا. من هەرگیز تا ئەو تەمەنە لە ماڵی خۆمان و لە قەرەباڵغی ناو ماڵمان دوور نەکەوت بوومەوە. لە ژوورێکی تەنهای نەخۆشخانە خزێنرام. سەردانم لێ قەدەغە کرا. بەم تەنهایی و دوور لە دایک و باوکیم بەردەوام دادەڕووخام. بەڵام بەشێکی زۆر گرنگ لە منە هەبوو گوێی بەم تەنهاییە نەدەدا. هەستم کرد زۆر ئاساییم و لەسەر چرپاکەم ڕاکشاوم. ئەزانم ژوورەکەم تاریکە بەڵام لەم کاتەیە زۆر ڕووناک بوویەوە. من ئێستا دانیشتوم و بەڵام دانیشتنەکەم بەجەستە نا. ڕووناکیەکەش هەستەکەم ڕووناکی جەستەیی و فیزیکی نییە هەستی پێکە. دانیشتوم بەڵام بەڕۆح دانیشتوم. پرسیاریشم نییە کە بۆچی بەڕۆح دانیشتوم. منی ڕۆح سەیری جەستەی ڕاکشاوی خۆمەکەم. جەستەم لە پشتمەوە ڕاکشاوە. ئیتر ڕووناکیەکە گەشاوەتر بوو. هەتا هەموو ژوورەکەی داپۆشی بە تەواوەتی. هەستم بە خۆشەویستی و ڕەحمەتە کرد. بەتەنهام بەڵام ئەو هەستە بێسنوورە منی داپۆشی کە ڕەحمەتی خوا بوو. من سەیری ڕووناکیەکەمە کرد و هەستم بە هیچ ترسناکیەک ناکرد. هەستم بەدەست لە ملانی خۆشەویستی و هێزێکی بەرفراوانی گردوونە کرد کە خاوەنی ئەم گردوونەیە و ئەم گردوونە بەڕێوە دەبات. لە خۆشەویستی خوایە بووم. تەنها هەستی دڵڕفێن و جوانم هەبوو کە دانیشتوم نازانم کاتم چەندەلی ڕۆشتووە چکە هەستەکەم کات لەوێیان نەبوو. ئەتوت پانۆرامایەکی هێجگار جوانە لە ناو نور و ڕووناکیە. جۆن کندیم بینی کوژرا. ئەو کاتە نەمەناسی. جەنگی ڤێتنامم بینی. بەو جۆرە بینیم کە هەروەکو جەنگی ڤێتنام بێت و ڕووداوەکانی ئەو جەنگەم دەبینی. کۆپتەر و هەرای جەنگەکەم هەست پێ کرد و گوێم لێ بوو. خۆمم لە گۆڕەپانی جەنگەکەیا بینیەوە. ئەو خانوانەی لە داهاتوە نیشتەجیان بووم هەر هەمویانم بینی. کار و پیشەکەی خۆمم بینی. ئەو خێزانەمم بینی کە لە داهاتوە بێتە خێزانم. لە هەمان تەمەنی خۆما بینیم واتە 8 ساڵان بوو کە هێشتا نەبینی بووم نە ئەم ناسی. بەڵام کاتێک یەکەم جار بینیم هەمان کەس بوو کە لەو گەشتەی نزیک بوونەوە لە مردنا بینیم و ناسیمەوە. مناڵەکانی خۆمم بینی واتە لەو خێزانەی کە ئەبێتە خێزانم. هێشتا تەمەنیشم 8 ساڵانە. 50 ساڵی تەمەنی داهاتوو خۆمم بینی. زۆرم بینی. ئەم بینین و گەشتە زۆر گرنگ و سەرنجڕاکێش بوو بۆ ژیانی من. کاتێک کە کندی بوویە سەرۆک کۆماری ئەمریکا وتم ئەم پیاوە ئەکوژرێت. یەکسەر بیرم کەوتەوە. هەندێشت هەیە بیرم چوویەوە یان لەوێ بیرم برایەوە. هەتا کاتێک کە ڕوو ئەدا خێرا بیرمەکەوێتەوە و ئەزانم کە ئەمە لە گەشتەکەی نزیک بوونەوە لە مردنا بینیومە. بینیم خەڵکانێکی زۆر لەسەر لێوارێکی ترسناک لە هەڵدێرێکا چاوەڕوانیانە کرد. ڕاگیرابوون. هێجگار خەڵکەکە زۆر بوو لەو جیهانەی کە بینیم.
دوای 6 ساڵ لەو گەشتم خێزانەکەی خۆمم بینی. ئەو کاتە تەمەنی 14 ساڵان بوو وەک خۆم، منیش 14 ساڵ بووم. دوای ئەوە لەو قوتابخانەیە نەمام، بەڵام دڵنیا بووم کە ئەو ئافرەتە دەبێتە خێزانی من چوومە زانکۆ و لە دواییە جەنگ و سەربازی ڕوویە. ئەمانەم لە پێشدەما بوو، بەڵام دڵنیا بووم کە ئەو ئافرەتە دەبێتە خێزانی من و دەگەڕێتەوە بۆ لای من. و بەو جۆرە بوو. بەڵێ جەنگی ڤێتنامم بینی کە سەرباز بووم، هەر وەکو ئەوەی کە بینیم هەمان شت ڕوویایەوە لە ژیانی خۆما. هێشتا لە دواناوەندی بووم، چوون بەلای بەڕێوبەرەکەمان کە ناوی ستانغ بوو. پێم ڕاگەیاند کە سەرۆک دەکوژرێت، واتە کیندی ئەو کاتە بووبوویە سەرۆکی ئەمریکا. ئەویش ترسا و وتی باشە بێدەنگ بە و بچۆرەوە پۆلەکەی خۆت. ئەم قسانی منی وەکو ڕێنەیەک و وەک قسەی مناڵێک کاتە پێشچاوی. ئەوە بوو لە هەفتەی دواترا لەناو کەژاوەیەکی جەماوەریە سەرۆکۆماری ئەمریکا کیندی کوژرا. ئەوە ئێستا بوایە لە دەستی نووسینگەی لێکۆڵینەوەی فیدرالی نەجاتم نابوو. دەگەیشتنە سەرم و ئاسایش ژیانیان لێتاڵە کردم. ئەو گەشتەی ژیانی هەتاهەتایی زۆری فێرکردم و ئەو ئافرەتەش بوو بە خێزانم، هەر وەکو ئەوەی کە لە گەشتەکەی مناڵی ما بینیم و مناڵەکانیشم هەمان مناڵن کە لەو گەشتە حەقیقی و ڕاستەقینەی بەرزەخا بینیم. ئازیزان ئێمە سەردانی شاری چەمچەماڵ و شۆڕشمان کرد، بە تایبەتی ئۆردوگای شۆڕش کە لەم شوێنەیە ماوەیەکی زۆر یعنی زیاد لە ساڵێکە لە ڕێگەی مامۆستا خەلەفەوە کاک عەزیزی خۆشەویست کە عەزیز سەنگاییمان ناسی کە ئەم پیاوە بەڕێزە کە خەڵکی ئەم ناوچەیەوە خەڵکی سەنگاوە لە چەمچەماڵ و لە شۆڕشا ئەژی و بەسەرهاتێکی زۆر گرنگی هەیە کە باس لە قەدەر و نزیک بوونەوە لە مردن و بە تایبەتی نزیک بوونەوە لەو فریشتانەی کە ئاگدار دەکەنەوە لە مردن یا ئاماژەیەکت پێەکەن بە مردن پێمان خۆش بوو. لە ماوەی ئەم ساڵەیە من کە پەیوەندیم بە کاک عەزیزەوە کرد، کاک عەزیز سەنگاوی کە جەنابیان الحەمدوللا جێی سیقە و کەسێکی خۆشەویست لە چەمچەماڵ و لە شۆڕشام و ناسرا و حەزمان کرد ئەو بەسەرهاتە زۆر گرنگەی کە لە ژیانی ڕوویاوە بیر ناچێتەوە خەڵکی ئەم ناوچەیە شارەزایەوە بەسەرهاتن و زۆر گرنگە لە ژیانیا و کاریگەری لە سەر ژیان و لەسەر زیاتر دینداری ئەم پیاوە هەیە. حەزمان کرد لە زمانی خۆیەوە بیبیستینەوە بە ئێوەی عزیز و خۆشەویستی ئاشنا بکەین. کاک عەزیزیان ئێمە ئەو بەسەرهاتە حەزەکەین لە زمانی خۆتەوە بیبیستین. ئەو شەوە کە ساڵی 1999 بۆ 2000 دوومانێکی ماوە بۆ 2000 چۆن بوو ئەو شەوە؟ ئەگەر باسی ئەو شەوەمان بۆ بکەی شەوێکی زستانی سارد بوو دیارە. بەڵێ شەوێکی زستان مامۆستا لەگەڵ دایکما بووین لە ژوورۆ. دایکم خەوتو بوو، خۆم نەخەوتو بووم. ئەلەم خانووا بوو. بەڵێ لەم شوێنی حازریە ئەم خانووی ئەم دیومان بڵێ دوو هێوانی دار بوو. هەیوانەکەمان بڵێ مامۆستا دیارە ئەم ژوورە حەوشە بوو. ئەمە حەوشە بوو کامل، ئەمە حەوشە بوو، ڕوومان ئاوە بوو بڵێ. هەیوانەکەمان دەرگایەکی دوو دەریتیا بوو وەک جاران بڵێ وەدەکە دانیشت بووم تەقەی دەرگاکە هات مامۆستا. چۆن نەخەوتویتە ئەو کاتە کاک عەزیز؟ وڵای مامۆستا سەیری تەلەڤیزیۆن دەکردی؟ سەعاتێک کارەبا بوو مامۆستا، سەیری تەلەڤیزیۆن مەکرد. شەوان جاران 1 ساعت کارەبا بوو، 12 بۆ یەک جاری وای 12 بۆ یەک و کەناوە کارەبا بڕاتر خەوم پیان نەکەوت و سوبحان الله. باسی وەت کرد بە شەوە کەم خەوم هەیە. بەڵێ مامۆستا زۆری دوای نوێژی بەیانی بەڵێ ئەگەر دەوام نەبێ بڵێ خەوم دوای نوێژبانی ساعتێک خەوم و تۆشم بۆ دەوام. سبحان الله تەقەی دەرگاکات مامۆستا وام زەهنی دزە. وتم هیچ نییە تراوە هەر هەڵوێستەیەکم کرد، دوای هەم تەقەی تر هات و تەقەیەکی سووک بڵێ نەوەکو بڵێ ئاوەقانی دەرگای هەیوانەکەمان. بەڵێ وەکو ناو بڵێ زەرمەی بێت دەرگاکە دەرگای هەیوانەکەمان تەقەیەک هات. دوای سوعات هاوسێکم کرد سەیرم وتم بزانم ئەمە دزەیان نا. سبحان الله وتم ئەمە دزوێ هیچم پێ نیما مۆستا زۆر ترسام. دوای دەرگای هەیوانەکەمان تەقەی دەرگای و ژوورەکەت هات. تۆ دایکە خەبەر نەکردەوە؟ دایکم خەبەر نەکردەوە، وتم بزانم ئەگەر شتێک بێت دوای خەبەرێکم. سبحان الله دەرگای وەدە لادرا ژوورەکە. بەڵێ سەیرم کرد سبحان الله دوو مەلایکەت هاتە ژوورۆ، یەکیان لە پێشە ئەو نورانیەکەن و زۆر جوان و یعنی لە نورانی خۆیان شەوقێ داوە منە جوانە. دەموچاویشی دیار دەموچاویشی دیار و نورانیەک و باڵا بەرز بوون، یەکی جلسپییان لە بەراو سادە پشتوێنێ سەوز. بەڵێ
ئەو کەشیان لە دوایەوە هەردووکیان باڵیان وەکو یەکەوە بوو. بەڵێ باڵیان بەر زۆردووکیان ئەوکیان تۆزێ بڵێ ئاسمەرتر و کتابێکی پێ و کتابی سجلێ گەورەی پێ بوو ئەمەنەوە بوو هات هەڵسموتی هەڵمەسە سەلامیان کرد سەلام تۆ پاڵی یابوویەوە ئەوە پاڵم داوە هاتم هەستم دەستی ناسەوتی هەڵمەسە ئەم نورانەکان هاتە لای ڕاستم ئەو کەشیان چوە لای پشتمەوە بڵێ پشت سەرمەوە وتی ئەم نورانەکان وتی ئەمە عەزیز جەزامەت هەدا ئەمە نییە ئەمەکەیان وتی مە سجلەکەی پێیە وتی ئەمە لەم مناقەشانە بوون ماوە زۆر وتی ئەو تێ قەبرەکە پێشانە وتم بەڵێ ئەم قسانیان نەکرانی کە على ئەساس کەسێک ئەمرێت لە منطقە بەڵێ وتی ئەم نییە بەڵێ ئەم نییە وتی نەوت بۆچی هاتون بەلای من کە من نیم ناڵە سبحانە مامۆستا سوعالی ئەوەم نەکرد نەترسایی کاک عەزیز بەڵێ زۆر ترسا مامۆستا زۆر ترسایی چونکە پێشەوە ئەمە کە هاتن یەکسەر مامەم کەوتۆ بیرم هاتن بۆ لای مامەم پێش ئەنفالوتیانە لە 16 ساڵی تۆ ئەمریت ئەوان بەمان بوو بەڵێ مامەم میساژ مەوجودە ماوە وتیان لە 80 ساڵی لە 80 ساڵی وفاتەکەی بەڵێ کابرای تریش هەر ناسای خۆمانە ناوی تالیبە ئەویش چوون بۆ گیانە و بڵێ پیانوت و وتیان و ئەمە ئەم نییە و تالیبێتتر هەیە برادێتی لە قەراخ بەنی هەسا بوو خەبەریان دا بیان تالیبی حاجی حەمە تالیب وتیان ئەو برادەرە و ئەمری خۆی کردە چوو بۆوێ لەم قسانە وتیان قەبرەکە و پیشاندا وتم بەڵێ وتی با بڕۆین ئەحتیادی ڕۆیشتین هەسام ڕۆیشتن دەرگاکەم پێوەدا لەگە دەست خۆما دایکە هەر خەبەری نەبوو دایکم وتم دایک وتیان خەبەری مەکەڕەوە سعات چەند بوو نازانی سعات دەوری سێ و ئەو ناوە بووم بەڵێ هێشتا تقریبا سعات و چارەکێ سعات ئەو نەی ماوە بۆ بانگی بەیانی بڵێ سبحانە ڕۆیشتین بەم ڕێگا کە بۆ ڕێگا کە عەزیز ڕۆیشتی ترس بێتاق یعنی هەست نەکرد کە بترسی یەکەم جار ترسام دوای ئەوانم تر نەترسام بەس ئەتر تەمانەوەتم یەکێ بدینم بەیانی پێی بڵێم سبحان الله لەو ڕێگا یەکە بدینم یەک کەسم نەدیم سبحان الله یەک کەسم نەدی چونە قەبرستانەکە تەسەوڕێکی کاک عەزیز ئەگەر کەسیش ببینایە ئەو کەسانە مەلایکەکانیان ببینایە هەر خۆت بینیوتە یعنی لەوانەیە هەر ئەگەر خەڵکیش بینایە ئەوانە نەبینایە بڕوا ناکەم بیان بینیە ینی هەر بۆ تۆ بەڵێ هەر بڵێ ئەم نورەکان لای ڕاستمە ئەو کەشیان لای چەپمەوە من لە بینی هەردووکیانە بوو لە بینیانە بەڵێ هەر احتیادی ئەو بە پێ ڕۆشتین چۆن قسە لەگەڵ تۆگەما قسە چوینە قەبرستان نوتی ئەمە قەساکی گەشتە قەبرستان بە زووی گەشتە قەبرستان یا هەروەکو عادەتی هەروەک عادەتی مامۆستا هەر احتیادی و عادەتی ڕۆشتین گەیشتنە قەبرستان ئەم نورانەکان ئاوا دانیشت ئاوای کرد لە عەرزەکە وتی ئەمە قەبرەکەتە دەستی پیانە دەستێکی بە عەرزەکە ئاوا بوو بچی بوو قەبرێک و زۆر جوان وەک قەبرەکە ناوەکە وەک شوشەوە مامۆستا سوبحان الله وەک شوشە زۆر سوعیب بن جوانە هەر جوانێکی لە حەد بەدەرو بڵێ هەر قەبری احتیادی وەک قەبری احتیادی خۆمان وتی ئەمە قەبرەکەتە ئاوا سەیرم کرد سێم لاولاو کرد کەس دیان هیچ هاتینۆ هەر احتیادی هاتینۆ دەرگاکەمان لادا نەوت بۆچی ئەم قەبرتان پیشاندام سبحان الله مامۆستا ذاتی هەموو پرسیارەکە یعنی هیچ پرسیار کە لێرەی ڕۆشتی هیچ پرسیارم نەکلیان هیچ ناوە پرسیارێک هیچ شتێکیان نەوت بەس ئەو نەوتی سجلەکەی پێ بوو بەڵێ ئەو سجلە ناوی زۆرتیا بوو وەکو بینی بەڵێ مامۆستا ئەو سجلە منە و بەرگەکەی مەیل و سەوزێکی کاڵە و هاچی ناوی مەخلوقات لەسەر عەرزە تیا بوو هەر پەڕێک و دوور ریزی تیا بوو بەڵێ ئەوەم بینی ئەوەم بینی سەیرم هەمووی ناوە حچی ناوی مەخلوق لێ لەسەر عەرزە ناوەکانتە خوێند ینی بینیت کە کەسی ناسراوە نەماوەسە بەس ئەمزانی ئەمە ناو خۆم خوێناڕین بوو لەخواز سەیرم وەک ناو بەس ئەترەوە ئاو بەدەستیەوە سەیری کردو دیم سبحان الله وتی کە هاتین و ماڵ مامۆستا دانیشتنەوت وتی مەلا بانگدا سبحان الله توان هێناوە ماڵەوە بەڵێ هاتین و هەر دایکم خەبەری نەبووە سبحان الله دەرگاکەیان نادا پیان نەدا هاتین و ماڵ مەلای بەیانی بانگیدا دانیشتنەوە لەگەڵتایان ئەوان یان ڕۆشتن یەکسەر کە گەشت پێشەوەی بڕۆن وتی ئەم عەزیز ئەم کابرا عەزیزەتر لەو بەرە ئەو ناونیشان و ئەو کۆڵانە ئەوان وتیان سبحان الله بزبەوە لەما بوو مەلای بەیانی بانگیدا وتیا ئیش ئێمە تەواو هەستم وتی هەڵمەس دەرگاکان لەگەڵ خۆی هەڵدا ئەو ناونیشانە ئەوان دایان بەیانی خۆرکە و دەوری ڕمینە چوومە دەرەوە بەسەرم کۆڵان دیارە ڕێک ئەم بڵێ ئەم مینە نەبوو ئەم خانومانان ئەو شوێنە ئەوان وتیان ئەو کۆڵان ئەوان وتیان ئەو جەنازە لە کۆڵانەوە يعني پیاوێک لەوێ ئەمری خۆی کردو ئەمری خۆی بەس سبحان الله نەچووم سوالکم زانم طبعا لە سەتات گومانی دیانە ئەو ژناوی عەزیز بووە والله ڕاست ئەو مامۆستا ئەو سوالم نەکرەوە کوڕێکمان لاو وتم هەر پێڵێ متر بخۆی سبحان الله لە بیرم چوو يعني ئەو شەوە
یەکی تر ئەمری خۆی کردو والله ئەعلەم بۆ گیانکێشانی ئەو کەسە هاتوون طبعا ئەمان غەڵەت ناکەن مامۆستا ئەمان بۆ ئاگادارکردنەوەیەکە هاتوون بەلای تۆ ینی ئاگداریەک بۆ کە خوا خسوویتە دڵی تۆیان ئەمانی نردوو تا تۆ ئاگدار کردن کاریگەری ئەم ڕووداوە واقعیە لە ژیانی تۆیە کاڕی خۆر لە حەمدا نوێژە کردو ڕیباتە کردو بەس زیاتر نەبوو دوای ئەوە مامۆستا پێش ئەمە نوێژمەکردنەوە چوون بۆ مزگەوتکەم بە بۆنەی دەوامەوە ینی جوعمانان ئەگەر لە ماڵم وایە چووم تۆ ئیشەکە چیە کاغازی زیاتر خۆم جاران پێشمەرگەبووی سا پۆلیسم لە 2023 بوومەتەوە پۆلیس جاران مامۆستا نوێژمە کرد نەمێڵە نوێژم بڕۆ ینی لە هەرکوێ بۆ نوێژمەکردنەوە چوون بۆ مزگەوتکەم ڕۆژوشم نەوە ڕۆی بەس سوبحاناتر ئەوەم دی مزگەوتم تەرک نەتا ئێستا لەخوا بەزێ ناخۆم نامناڵم سا دوو خزمەکانی ئەو ڕووداوە قەت بیرتە چێتەوە کە عەزیز مامۆستا هەموو جارێک لەگەڵ خێزانەمەکەمە دە ڕۆژجارە هەفتەی جارێتین بۆ قەبرستان سەیری قەبرستانەکەین پێیان دەڵێم هەر کەسێک بەرادەر تێڵە بچین بۆ قەبرستان پێشان دەڵم ئەگەر مردم وەسێت ئەمە شوێن قەبرەکەی منە پێشان ئێستا خەڵکی شۆڕش و چەمچەماڵیش ینی جەناب لەخوا بزانێ ئەلی سەقی لە شوێنەکە تا ئێستا ئەو قەبرەیان نەکردو بە هیچ نەخێر مامۆستا جێگای نیە چوادەوری بڵێ ئەو کاتە کە چوین ناوەڕاست قەبرستانەکە بوو ناوەڕاستی ئەو قەبرستانە ئێستا قەبرستانە لەخۆ زۆر گەورە بوو ئینشەڵڵا تۆ بڵێ چوادەوری ئەوە قەبرە ناوەڕاستەکەیەوە بۆشە یانی تقریبان جێی قەبرێکە بێتۆ لێ بەڵێ ئەو ڕووداوە تقریبا 21 ساڵی بەسەرا چوە ئینشەڵڵا تەمەن درێژە بیت ئەمە جارە بۆ خەڵکی باسەکەم ئەم ڕووداوە بەڵێ ینی خەڵک زۆر ئەم ڕووداوی تۆ ئەزانێت وەڵایەتەوەی برادەروێ پێم بۆم گێڕاوەوە و ئەگە چوین بۆ سەر قەبرستان پیانەڵێ مامۆ شوێنەکەی من و حاڵ و مەسەلاوە لەناو جەماعەت خەڵک پێمەڵێ جانوا بۆیان باسەکەم بۆیان باسەکەی کە لەبەرەوەی خەڵک عیبرەت لێوەرگێت ڕاستە بگەڕێت و بەلای خوای گەور ئینشاءالله لە ئەڵلقەکەی پێش مانگی پیرۆزی ڕەمەزانە باسی و فڕۆکەوانە عێراقیمان کردکەوە گەشتی نزیکبوونەوە لە مردنی کردووە ئەوەی تێبینیم کرد خۆشەویستان کە ئەو بەشەی کە دابەزی بوو لە یوتیوب یاخود کەناڵی ئاسمانی پێیام کە بڵاوی کردی بۆ زیاد لە 9 ملیۆن کەس نزیکەی 600,000 کەس تا ئێستا بینیوێتی ئەمەوە دەرەخات کە خەڵکی زۆر بە دوای حەقیقەتی دوای مردن ئاگەڕێت ئەو عالەمە غەیبی کە هەمومان مسافری ئەو ڕێگەین گەشتی ئەو ڕێگاکەین خۆشەویستان ئەوانەی کە گەشتی نزیکبوونەوە لە مردنیان بینیوە ئەڵێن ئەمان کارەساتە بەبێ ئیمان بگەنە ئەوێ ئەمان بە گوناهی گەورەوە خۆتان مەخزێنە ناو جیهانە غەیبەکەی ئەو دی و چونکە هیچ شتێک لەم ژیانیان نییە کە تۆمار نەکرابێ لە سەرمان هەر ئەم جوڵەی ئێستا من کردم ئەو خەتەرە و خەیاڵانەی کە ئێستا لە دڵ و دەرونی منە تێپەڕێ ئەو بیرکردنەوانی کە ئێستا کاکە هەرێم تەسویری بەرنامەکەمان بۆکە یە بە دڵیا ئەو جوڵە و حرەکەتانەی لە گردوونە تەنانەت یەکێک لەوانەی کە نزیک بوونەوە لە مردنی بینیوە ئەڵێ من 32 ساڵ ژیانم کرد لە دنیاە لە دوای 32 هەمین ساڵ ئەو گەشتی نزیک بوونەوە لە مردنم کرد کە گەشتەکەم کرد تەواوی ئەو 32 ساڵەی عمری خۆم بە تەواوەتی لەدایک بوونەوە هەتا ئەو لەحزەی کە حادیسە و ڕووداوەکەم بەسەر هاتوو تایە بێهۆش کەوتم و ئەو گەشتم کرد هەموویم جارێکی تر پیادە کردەوە یانیشی ینی ئەوە ناهەر ڕسمەکانی ببینێم جارێکی تر من ژیانم کردەوە بەناو ئەم 32 ساڵەیە وەکەوەی جارێتر بژیم ینی 32 ساڵی تری پێچۆ بەس لەو عالەمەیە بەڵام لێرە ڕەنگە چەند دقەیەک بوو بێت چونکە لەوێ جیهانی ئەوێ یعنی کاتی تیانیە سفرە یعنی ئەبەدە الئابدینە هەتا تۆژی ئەڵێ تەنانە جاری وا هەبوو کە پێڵاوەکانم قەیتانی قۆنەرەکەم بەستووە ئەوەی شم بینیەوە جارێکتر کە چۆن جوڵاوە لەبەرەوە ئازانم ئەممان لەوێ زۆر شەرمەزارە بین کە خێر و چاکەکانمان بە کاڵ و کرچیە گاتە ئەوێ وە گوناحەکانیشمان زۆر زەبەلاحن ئەمە قسە یەکێکە لەوانەی کە گەشتی نزیک بوونەوە لە مردنی کردو ئەڵێ ئەمان چاکەکانتان بەخاڵیسان بۆ خوا بێت هەرچیتان کرد بەس لەبەر خوا بیکەن چونکە هەتا باشتر ئەنجام بەی باشتر لەوێ دەستکەوتە دەسەکەوێت باشتر لەوێ فریاتەکەوێت هەتاوەکو گوناهتان بچووک بێت و نەتان بێت ئامان نزیکی گوناهی گەورە مەکەون ئەو گوناهە گەورانەی کە ئێستا ڕەواجی پێدرێت ئیشی گەورەی لەسەرەکرێت گەنجێک ئاگای لە خۆی نییە خەریکی زینا و خەریکی کاریداوێن پیسی و خەریکی خراپەکاریە ئەوانە مرۆڤ وێرانەکا بۆ قیامەت والله یەکێک لەو کەسانی کە
مسلمانێکە باسی خۆیەکات ئەڵێ وەڵڵاهی لەوێ بینیم نەزەرێک کە لەبەر خاتری خوا نەزەرێک کە چاو گێڕانە بۆ ئافرەتێک یا سیرکردنی ئافرەتێکە بە شێوەیە کە تۆ بتەوێت یعنی بە حرامی سەیری بکەیت ئەڵێ خۆم لە نەزەرێک گرتبێتەوە ئەو خۆگرتنەوەیە لەوێ دەستکەوتی زۆر زۆر گەورەی بە مندا زۆر زۆر گەورە بوو بۆ من. یەکێک لەوانە خۆشەویستان کە گەشتی نزیک بوونەوە لە مردنی کردو مسلمانێکە ئەڵێ دوو دانە ساڵ دوای ئەوەی کە حادیسی سیارەکە ڕوویە لێم و من گەشتەکە زۆر بە کورتی باسەکەم کە ئەو ڕووداوە بەسەرما هات بێهۆش بووم چەند وەختێکی زۆر لە خەسخانەیە بێهۆش بوو دوای کە هۆش ماتەوە و گەشتەکەم کرد بۆ بەهەشتیان پیشانام دۆزەخیان پیشانام حاڵەتی کەئیب و ترسناک و ناڕەحەت و هەورە بروسکە و ئازار و ئەشکەنجە و چۆڵەوانی و دەشتێکی فراوانی بێکەس چەندەها وەختی زۆر لێوا ماومەتەوە. ئەڵێ ئینسان جاری وهەیە لە دنیا ئەگەر ڕۆژێک تووشی کە ئابە و بێتاقەتی بێ زۆر زۆر دڵی تەنگە بێ ئەی چۆن ئەگەر 100 ساڵ لە شوێنێکە جێت هێڵن بێ کەس لێت نەپرسێت. ئەم پیاواڵێت ئەڵێشتا من ژنم نەهێنابوو وەختێکە ئەو گەشتم کرد لەوێ دوای سواز بەخوای گەورە کۆمەڵێ کردەوەی باشم هەبوو فریام کەوت گەشتێکی ناو بەهەشتیان پێکردم گەشتێکی ناو دۆزەخیشیان پێکردم لە ناو دۆزەخە ئازیزانم ئەڵێ وەڵڵاهی لە یەک شیوی دۆزەخە شیوێک زۆر زۆر گەورە بوو سەدان هەزار زیندانی تاکە کەسی کە هەر یەکە بۆ خۆی عەزابە درا من پیشانم درا کە برام بە ناوی هەستم کرد من ناسووتێم بۆ زانیم کە من نەمردومە ئەسووتام لە ناو ئاگرامی شوکۆوان هەر یەکەی جۆرێک لە تعزیبە درا هەر یەکەی سەعاتەکەی کە ئەگۆڕا جۆرێک لە تعزیب و ئازار و ئەشکەنجەی بۆ تازە ئەکرایەوە. ئەوە زۆر بە درێژی باسەکات ئەڵێ تا من دیارە بۆ ئیشێک منیان بردەڵێ زۆر نیزامێکی دقیق و ورد لە قیامەتە هەیە کە ئەسڵەن ئێرە لە دنیاە هەست ناکە هەر نیزامی تیابێ هەر یاسای تیابێ بە هیچ جۆرێ ئەو وەنە نیزامەکە لەوێ ورد و دقیقە خۆی گەورە دروستی کردووە ئەو فریشتەکانی بن بەڕێوە. ئەڵێ کە برامە ناو دۆزەخ برامە یەکێک لەو زیندانانە کە تاکە کەسی بوو سەیرەکەم خزمێکی زۆر نزیکی خۆم لەوێ تعزیبە درێ خۆی گەورە بەڕەحم و بەزەی خۆی منی نارد تا ئەو ببینم ئیشێکی هێلەوە ئەنی هیچ شتێک بێمە بەست نییە لەم دنیا هیچ شتێک هەر ئەم دەست پروانەی منی سەواکەم بێمە بەست نییە ئەی بینین بۆچی وات کردووە هەموو شتێ بەمە بەستە و هەموو شتێ بە نیەتە بۆیە ئینەمە الأعمال بالنیات. ئەڵێ ئەم گەنجە مسلمانە ئەڵێ لەو کاتا کە من ئەم حاڵەتەم بینی کە بردمیان سیرەکەم ئەم خزمە نزیکەی خۆم ئەڵێ ناوی نابم لە تەلەڤیزیۆنە تەمانە گەڕێتەوە باسێکە ناوی نابم لەبەرەوەی زۆر خزمەکەم نزیکمە وتم فلانە کەس بۆ خاتری خوا تۆ ئەهلی مزگەوت بووی ئەهلی قورئان و زیکر و تاعەتی خوا بووی مسلمانێکی زۆر باش بووی خەڵک زۆر باش تۆ ناسی کە ئەهلی دین بووی چیەکەی لەم جەهەنەمەیە چی ئەەکەی لێرەیە وتی وەڵڵاهی نە پرسیاری نوێژم لێ کراوە تا ئێستا نە ڕۆژوو نە عیبادات نە هەوڵ و ماندووبوون بۆ دین و ئیسلام لەبەر چی وتم بۆ چۆن پرسیار لێ نەکراوە وتی لەبەرەوەی حەقی خەڵکم لایە وتیانە تا حەقی خەڵکت لابێ ئەمانە ناخوێنەوە لەگەڵ ئەڵێ پێم وتم ئەی ئیسە من بۆ هاتووم بەلای تۆ معلوم ئیشێک بە ئیشێک منیان ناردۆتە لای تۆ وتی تۆ بۆیە هاتووی ڕەحمەتی خۆی تۆ نەمردووی ئێت منیشەوە تا وەکو تۆ تا لە ناو دۆزەخ وتی نا تۆ نەمردویت تۆ ئەگەڕێتەوە تۆ تاسی هیچ سزایەک نابینی بەس ئەیان بینیت هیچ سزایەک ناچەژی تۆ خۆی گەورە بە ڕەحمی خۆی تۆی ناردۆ بۆ لای من تا ئەم خەبەرەی من بگەینیتەوە بە فلان کەس لە تاران لە فلان کۆڵان فلان گەڕک فلانی ناوە ئەمە ڕەقەمی تەلەفۆنەکەی ماڵەوەیەتی. ئەڵێ منی زۆرم پێسەیر بوو وتم بۆ وتی حەقی ئەو پیاوەم لایە حەقێکی زۆر گەورم لایە ئەوەی کە ئێستا تعزیبە درێم لەسەری لەسەر حەقی ئەو پیاوەیە ئەگەر لەوە ئەو پیاوە گردنم ئازاوکە حەق و ناز منی گرتووە حەق و ناز پارەی خەڵکت خواردووە غیبەتی خەڵکت کردووە با بڵێنی غیبەتی خەڵکمان کردووە ئازانم با خۆمی لێ دەرنەکەم یعنی بوختانمان بۆ خەڵک کردو هەرچیمان کردووە ئەمانە زۆر مشکلێ بۆ قیام بە تایبەتی حەق و ناز کە پارەی حرام پارەی حرام ئازانم پارەی حرام زۆر مصیبەتە بۆ قیامەت زۆر مصیبەتە بۆ بەرزەخ وەڵڵاهی لەو دیوی قەبرەکەەوە گیرە خۆی بەدەستیەوە کە قەبر نییە جیهانێکی ترە عالەمێکی ترە شتە ئاسمان نامێنیتەوە لەو ئەرزەیە نە لە سەیوان ئەمێنی نە لە قەبرستانەکانی هەولێر ئەمێنی نە لە قەبرستانی کەرکووکە ئەمێنی ئەچیتە ئەو جیهانە. ئەڵێ ناونیشانەکەی یامێ بە کورتی بۆتان باسەکەم ناونیشانەکەی یامێ فلانی کوڕی فلان ڕجال لێکم بڵێ گردن مازاکە هەرچی کردووە چیت هەیە بیێرێشتی منی بەرێ ماڵی منی بەرە بەس گردن مازاکە. ئەڵێ کە منیش هۆشماتەوە دوایەوەی هۆشماتەوە بە پەلەوتم وەرەقەیەکم بۆ بێنن شتێکە نووسم وایە نەزانی تووشی وڕێنە و شت بووم
وتم ئیشمەیاڵە ڕقەمی کابرام نووسینەوە بیرم چێت و دوایی 2 مانگ کە لە خستخانە دەرچووم سێرەکەم نەڕقەمیم بیر چۆتەوە ئێستش لە بەرمە نەڕقەمی دەرگای نە کەسەکە چۆن ناوی چییە هەمووی لە بەرام ئەڵێ ڕۆشتم لە ناوتاران واللهی ئەڵێ ئەم پیاوە چۆن ناونیشانەکەی یامێ لە یەک کەسم نەپرسی چوومە گەڕەکەکەیان کوچەکەیان چوومە ڕقەمی دەرگاکەیان لە دەرگاکەم ماوتم تۆ فلانە کەسی وتی بەڵێ وتم ئیشەکەم پێێتە وتی فەرمۆرە ماڵەوە کە چوو ماڵەوەڵە کە دانیشتم لەگەڵیا وتم فلانە کەسە ناسی وتی بەڵێ وتی ڕەنگی گۆڕا وتم دێ من ئەو نردومی ئەوتی ئەو وەفاتی کردو مردووە تۆ لە کێوە نردویتی وتم تۆ فلان حەقی ئەوت فلان حەقی تۆی لایەوتی بەڵێ وتم لە خێرتەکە گەر نیازاکە وتی نایکەم وتی زۆر زوڵمی لێ کردوم زۆر ناحەقی کردو بەرامبەرم چۆن دەتوانم گەر نیازاکەم وتم ڕجات لێکم گەرنی ئازاک وتی ئەخە تۆ لە کێوە بینیوە وتم کاکە ئەوم لە دۆزەخ بینیوە لە دۆزەخ پێوتم ئەڵێ کەوام وت کابرا تۆزێ سڵەمیە وتی ڕەنگەم پیاوە شێت بێوام قساناکە وتم کاکە شێت نیم لە ئەو پەڕێ عەقڵەوە قساکە من حادسەیەکی وام بەسەر هاتووە لە جەهەنەمە ئەو پیاوەم بینیوە ئەوەی پێوتم بەم ناونیشانی ئەو خۆی پێوتم ئەنا من نە تۆ ناسم نە کە سوکاری تۆ ناسێ شتێک بۆ لە بینی خۆت و ئەوە کەس نایزانێتی وەڵاهی ڕاستەکەی ئەڵە زۆر محاول لەگەڵا کرد لە ئەوڵەوە قەناعەتی نەکردکەوە گەردنی ئازابکە لە نەتیجاوتی ئەوە لە بەر خاتری خوا گەردنی ئازابێت ئەم کوڕە گەنجاڵێ ئەڵە وەڵاهی 2 دانە ساڵ من پیشەم گریان بوو لە ماڵەوە چونکە ئەوەی بینی بووم ئەوەی لە دۆڵەکەی جەهەنەما بینی بووم شتێک نەبوو هەرگیز تا قیامەت بیرم بچێتەوە لەبەرەوە 2 ساڵ نە ئیشم بۆ ئەکرا نە ئەم لەولام بۆ ئەکرا ڕجاتان لێ ئەەکەم ئەڵێ ڕجاتان لێ ئەەکەم وریای گوناح و تاوان و زوڵم و حەق خواردنی خەڵک بن خۆی گەورە دامەزراوان کە انشاءالله ماوەز ئەم قەبرستانە هیچی ئەمانە نەبوو بڵێ ئەمە لەم دوایانە لە بڵێ لە 2002 ئەمانە کشتی بوو بڵێ ئەم ناوە ڕاستەکەی ئەمەیە کاتی خۆی کەم قەبرستانە دروست بوو ئەلێوا دروست بوو یعنی ئەمانە کشتی بڵێ لە 2002 تا ئیسا خۆی کەم و باشە 20 ساڵیشە تا ئیسا ماوە سار زۆرەکە باڵایان بەرزوە تا بڵێ بەرزوو من تقریبا سەری حاسی من لە ئەبنی لە کلەکەیان لێرە بوو بڵێ باڵایان بەرزوو من لەیانە بووم لە دەوری بەڵێ تا بڵێ جوان بوو نورانی بوو ئەتل لە نورانی خۆتان نەتوانی سەیریکەی ڕویان خۆش و بەس ئەوەیان تۆزێ ڕووی بەرنی وەک ئەوە نورانیەکە ڕووی هی نەبوو بڵێ ڕووی خۆشتر نەبوو کەمی ئەو دیۆ زۆرتر ڕۆشتو ینی بەرەو ئیرۆ نابووتر ئەو بۆ دیۆ زۆر ئەوە شەڕۆتر کشتیان مامۆستا ئەمە شوێنەی بەڵێ لە شوێن کاکەی ئەم شوێنە ئەمە هەر هاتم مامۆستا ئەوە دانیشت ئاوایان کردو سوحانە مامۆستا ئەم شوێنە بزەوە ئایرە بەڵێ ئەم مەساف ئەم مەسافەی بازان بڵێ بزەوە ئاوایان کردە ئاوایان کرد مامۆستا ئاوایان کردە بڵێ تۆ بینیت تۆیان هێنای ئێرە تۆری کێ دانیشتووە من ئەوە بڵێ ڕوم کردو بۆیە ڕوم کردو خولە ئەمە کەشیان کتابەکەی پێ و ئەوە ڕووی لە من و ئەمەشیان کە بڵێ کە ئاوای کردە ئاوا بوو بڵێ ئاوە بڵێ ئاوە دانی زودی ئەمە قەبرەکەی ئاوای کردە بۆ قەبرێ جوان زۆر جوان ڕووناک عیب نییە هەتا وەک شوشە لووس عیب نییە هەتا بڵێ جوانە کازی چۆن ئەزانی ئەوەی بینیوتەوە هاتووی بۆ ئێرە و گەڕاویتەوە بۆ ماڵە خەو نەبووە چۆن مامۆستا من لە ژیانمە خەو ناگەڕمە ناشم گێڕم و نەشم گێڕات و باسیشی ناکەم بڵێ خەو قەت نایگەڕمە بڵێ هەر ڕاستیە ڕاست شتێکە ڕاستی نەبێت باسچم ناکرد قەت خەو ناگەڕمە لە ژیانمە خەویش دەستنوێژ بگرم لە 100 تێدەدی گومانم تیانی بەس نهێن بە دەستنوێژە بخەوم بەس ئەمەی بینیت ئەمە حقیقەت خەو نەبووە ئەمە حقیقەت و تاکید خەو نەبووە حق خۆم هاتم حالیسا چۆن لەگەڵ تۆ ئەوە دانیشتم لێ لەگەڵیانە ئایرە بەڵێ هەر ئەوە ڕەت لەم زادۆ هاتم سوبحان الله وتم باەکە بدین کەسم نەدی سوبحان الله هەر کەسم نەدی سوبحان الله وتم بەشکم شتێ یەکێ بدین بەیانی پێم بڵم تۆم دیە لە فڵان سوبحان الله کەسم نەدی کاغازی 21 ساڵ بەسەر ئەم ڕووداوایە تێپەڕیوە تۆ بیر لەوە نەکرد خەڵکە زانێت کاما شوێن قەبری تۆیە ئەم قەبرە خۆت هەڵی کەنیت بۆی حازری بکەی بۆ خۆت ماوە ساعتم دیاریکەم بەستر
هەندێک کەس وتی سوبحان الله کە 20 ساڵە خوای گەورە هین نەبووە تازە هەر لاقی مەکە مش لەبەرەوە هینم نەکرد خۆ بلۆک هین بوو لە وتم ڕۆژە تێم لەگەم مناڵەکانە هینێکی بۆکەم شوورایە بەزاتر هینم نەکرد وتم 20 ساڵە خوای گەورە کە شوێنێکی بە دیاری کردە پێویست ناکات بیکردم هەر بە وا بێت چونکە خەڵکم زۆر لێ ئاگادار کردوەوە ڕێشی نییە بڵێ کە حەفارە و مەفارە کەسێ بێ قەبری لێنکە ئەم مەسافە چۆڵە ماوە تەوە. بە حەبیبی عەجمیان وت بۆچی ڕووخۆشی و پێکەنین نەماوە و بۆچی لەگەڵ خەڵکی دانانیشی و دووری لە خەڵک بۆچی خەمباری وتی دوو شت کاری تێکردووم وەختێ بەردەکانی سەر ڕوخسارم ڕێکەکرێ لە ناو گۆڕەکەیا و خۆڵ و گڵێکی زۆرەکرێ بە سەرما و خەڵکی بەجێمە هێڵن بەتەنها دەبم لەگەڵ کردار و ئیمان و خراپە و چاکەی خۆما ئەو کاتە گیرۆدەی کاری خۆمە بم هەتا قیامەت ئەترسم وەک ئەو کەسانە بم کە لە ڕێگای نەجاتی مەحشەر پرسیار لە یەکترەکەن ئەرێ لە ئاوی کەوسەر خواردووە منیش یەکێک بم بڵێم نەخێر نەچوومەتە کەوسەر و حەسرەتی گەورەم توش ببێت لەو نەخۆشیەی کە حەبیبی عەجمی ڕەحمەتی خوای لێبێ وەفاتی کرد لیان پرسی حەبیب ئەم هەموو ترس و دڵ ڕاوکێیە چییە هەتا فەرمووی سەفەرەکەم زۆر دوورە و بێتوێشوم بە بێکەسی لە گۆڕندێم دەشمە بەردەستی پاشایەکی جەبار کە عوزرم نەماوە و بەهانەی گوناهباریم نییە لەسەر سەفەرێکم قەت ئەنجامم نەداوە کەوتومەتە سەر ڕێگایە هەرگیز پیادەم نەکردووە دەشمە خزمەتی گەورەیە کە نەمبینیوە لە لێواری مەترسیەکەم هەرگیز پێی نەگەیشتوم دەشمە بەردەستی خوا و ئەترسم پێم بڵێ حەبیب یەک تەسبیحات یەک چاکەی خۆتم پێ بڵێ لە 6 ساڵی تەمەنا شەیتان دەسی پێنەگەیان دەبێت چی پێ بڵێم تەنها ئەوە نەبێ کە عەرزی بکەم یا ڕەب ئەوە دەست لە گردن لە خزمەتت دام من تەنها گوناهم و یەک پارچە گوناهم هاتوومەتە خزمەتت ئەوە دواوتەکانی پیاوێکە کە 6 ساڵی تەمەنی بەخواناسیەوە کۆتایی پێهێنا و هیچ بە دنیاوە سەرقاڵ نەبوو ئاگای لە خۆی بوو ئەی ئێمە چی خۆشەویستانم با خۆمان ئامادەکەین بۆ ئەو دنیا پڕ لە جوانیەی کە چاوەڕێمان نەکات بۆ جیهانەی کە بەختەوەری بەس لەوێ دەسەکەوێت بۆ خۆشیانەی کە هەرگیز لە دنیا چێژ و خۆشیەک نابینین وەک لە چرکە بە چرکەی ئەوێ ئایبینین ئەوانەی گەشتی نزیکبوونەوە لە مردنیان کردووە و لە فرمودەکانی خوای گەورە و فرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژەی زۆر ورد و دقیق هەیە بۆی کە لەو جیهانەی پشتی مردن کە جیهانی بەرزەخ و جیهانی قیامەت و دوای حەشر و بەهەشت و دۆزەخە خۆشیەکانی و ناخۆشیەکانی هیچیان هیچ لەحظەیە بۆ لەحظەیەکی تر ئەوەی پێشوو نییە واتە کەسێک کە خۆشیەکە بینێت بۆی تووشی مەلەل و بێتاقەتی نەبێت لەو خۆشیە و لەو جوانیە دقەیەکی تر جۆرێکی ترە دقەیەکی تر جۆرێکی ترە الله لەو دەسەڵاتە گەورەی خوای گەورە عەزاب و سزاکانی دۆزەخیش بنا بەخوا بۆ جۆرەیە عەزابی وەستان لە بەردەم فریشتەکانە سزای شعوری ئینسان زۆر قورسە لەو کاتی کە عەرزی هەموو گوناهەکانی ئینسانەکرێتەوە نەک تەنها لە مەحشەر تەنانەت ئینسان بە یەک چرکە کە گەشتی نزیکبوونەوە لە مردنەکە پێش مردن عەرزی هەموو کردەوەکانی ئەکرێت هەمووی پیشانەدرێت هەموویان ناسێتەوە هیچی بیر نەچوو هیچیش فەرامۆش ناکرێت یەکێک لەوانەیە و گەشتەی کردووەڵێ ئەو ئازارە شعوری و هەستی کە دروسە بێ بۆ ئینسان کە تۆم فریشتانەت لەگەڵتان سیر دەکەن تۆ گوناهەکانی پیشانە درێتەوە ئەڵێ وەڵڵاهی لە سزای دۆزەخ خۆی قورسترە ئەممەنە هەست و نەستت ئەممەنە شعورت ئازارە چێژەیە
وەختی عازێتی یەکێکە یاوە ئەو کەسە چەند ئازاری چەشتووە بە هەزاران جار لەبیا هەر بە سیرکردنی و کردەوەی خۆت سزا چێژی شعوریەن هەستەکەی حەزەکەی بدبن بۆ جانم بەستر ئەمە نەبینی ئەم خەڵکە ئەم مەلایکانە نەیبینن ئەو وەنە ئازارە چێژی لەبەرەوە بە ئازاری خۆمان نین بە گوناه نە لە دنیا نە لە قیامەتە ڕەحمەتان لێبێ ئازانم من لێرەوە پێتان ئەڵێم ئەوەی ئەم بەرنامی منە بینێت ئەوەی ئەم ناسێ گردنم ئازاکات گردنم ئازاکە با هەمومان گردنی یەک ئازاکەین خۆشەویستان بەخوا لە قیامەت زۆر پەشیمانە بین بەخوا وەختی گردنی یەکێک ئازاکەی زۆر سوودمەنەبی زۆر دڵخۆشەبی لە دنیا پێش قیامەت لەبەرەوە با هەمومان بە خۆشەویستی و مەحەبەتەوە لەم دنیا بژین ئەوە دەستکەوتی زۆر گەورەمان دەسەخات لە دوای مردن ئینشاءالله